ومن والاه. لحديثك صحيح دا لصحيح إمام مسلم دا هاتوا تفهمت يا آفرتك هات خصمتك صلى الله عليه وسلم. حديثك صحيح دا كلا صحيح مسلم دا هاتوا في غمري خواه صلى الله عليه وسلم آفرتك ديت خزمتي من داليكي بيه كريكي منالي بيه فرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای خێر بۆ ئەم منداڵەم بکە، چونکە بەڕاستی هەتا ئێستا سێ منداڵم مردووە، سێ منداڵم مردووە، دوعای خێر کە تەمەنی ئەم منداڵەم درێژ بێت، خوای گەورە بۆمانی بهێڵێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی سێ منداڵت مردووە و دفنت کردووە؟ فەرمی بەڵێ. أي پیغمبر خواه صلى الله عليه وسلم فرمي لقد احتضرت بحضار شديد من النار، براسي تو منعي خود كردوه بپشتیوانی خوا بربستێکی گەورەت لە نێوان خۆت و ئاگردا دروست کردووە بەهۆی ئەوەی کە سێ منداڵت مردووە لە پێش خۆتەوە. کەواتە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم مزگێنی پێ ئەدا کە لە حەدیثی شاهاتووە ئەو کەسەی سێ منداڵی بمرێ بێگومان خوای گەورە نایخاتە ناو ئاگری دۆزەخەوە، بەو مەرجەی ئیماندار بێت، بەو مەرجەی سپاسی خوای کردبێت لەسەر ئەو مصیبەتەی کە تووشی بووە. کەواتە مناڵ مردن پاداشتی گەورەیە بۆ کەسێک کە سپاسی خوا بکات لەسەری. لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە، لە صحیح ابن ماجه هاتووە بە دوو ڕیوایەت. خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی کە خواردنێک دەخوا و سپاسی خوا دەکات لەسەری، خواردن دەخوا و ئەلحەمدولیلا دەکات، پاداشتی ئەو ئینسانە وەکو پاداشتی کەسێک وایە بە ڕۆژوو بێت، هەتا ئێوارە. واتە تۆ بەیانی نان نەخۆی سپاسی خوا دەکەی، نیۆڕۆ نان دەخۆی سپاسی خوا دەکەی، پاداشتی تۆ هەمان پاداشتی ئەو ئینسانەیە کە بەیانی نیۆڕۆ نانی نەخواردۆ بە ڕۆژووە. واتە ئەگەر پێت خۆشە هەموو ڕۆژەکانت بە ڕۆژوو بۆ حساب کرێ و بە سونەتی ڕۆژوو بۆ حساب کرێ، نانت خوارد سپاسی خوا بکە، بەس بڵێ الحمد لله الحمد لله الذي أطعمني هذا الطعام ورزقني من غير حول مني ولا قوة. ئاوە سپاسی خوا بکە لەسەر نان خواردن دەفەرمێ بمەنزلەتی الصائم الصابر، وەکو پاداشتی کەسێک وایە پاداشتی تۆ کە بەردەوام بە ڕۆژوو و ماندووش نابێ. خەڵکێ زۆر سابیر و خۆڕاگری لەسەر ڕۆژووگرتن، کەواتە تۆ دەتوانی بە سپاسکردنی خوا کارێکی وها بکەی هەموو ڕۆژە خێری ڕۆژووی سونەت و بۆ بنووسرێ، ئەویش بەوەی کە سپاسی خوا بکەی لەسەر خواردن. لە حەدیثێکی صحیحدا لە صحیحا هاتووە، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من خرج حاجا فمات كتب الله له أجر الحاج إلى يوم القيامة. سبحان الله. هەر کەسێک دەربچێ لە ماڵ خۆی بڕوا بۆ حەج، بۆی حەج بکات، ئەگەر بمرێت لە ڕێگای حەج بمرێ هەتا دەگەڕێتەوە، خوای گەورە هەتا ڕۆژی قیامەت خێری حەجی بۆ نووسێ، هەتا قیامەت، هەتا ئەو ڕۆژەی خۆر لە خۆر ئاواوە هەڵ دێتەوە ئەو ئینسانە بەردەوام خێری حەجی بۆ ڕات. یا ڕەبی خوای بە نسیمانێکی ئەو مردنە خۆشە. ئەبینی کەسانێک دەبینی لە کاتی مۆسمی حەجا بخۆیان وەفاتەکەن، بەخوا ئینشاءالله هەتا قیامەت خوای گەورە خێری حەجیان بۆ نووسێت. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم حەدیثە صحیحەی کە لە صحیحاتەوە فەرمووی ومن خرج معتمرا فمات كتب الله له أجر المعتمر إلى يوم القيامة. هەر کەسێکش دەربچێ لە ماڵ بۆ عومرە، لە ڕێگای عومرەدا بمرێت، هەتا ڕۆژی قیامەت خوا خێری عومرەی بۆ نووسێ، هەتا قیامەت. ئەوە نیشانەی ئاخر خێریە. هەر ئینسانێک لە حەج و عومرەدا مرد ئینشاءڵڵا ئاخر خێر بووە، چونکە لە ڕێگای حەج و عومرەدا مردووە، هەتا ڕۆژی قیامەت خوا خێری عومرەی بۆ نووسێ. واتە وەکو وایە هەتا قیامەت بە درێژایی سەدەها و هەزارەها ساڵ عومرە بکە. خوای گەورە مردنی ئەوە بە نسیبە بکە
سبحان الله دەبینی کەسانی دەڕۆن بۆ عومرە لێوێ بخۆی وفاتەکەن ئەوە نیشانەی ئاخر خێریە وەڵا دەبێ ئاواتیان پێ بخوازیت خەفەتی ناوێ بەخوا چونکە هەتا قیامەت خوا خێری حەج و عومرەی ئەمە نووسێ ئەوەی لە حەج بمرێ هەتا قیامەت خێری حەجی بۆ دەنووسرێ ئەوەی لە عومرە بمرێ هەتا قیامەت خوای گەورە خێری عومرەی بۆ نووسێ هەتا دنیا کاو لەبێ بۆی خوای گەورە ئەو نیعمەتە بە هەموو کەسێک نادا بەخوا لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتووە لە صحیح ترغیب هاتووە بە دوو ڕیوایەت پیاوێکە هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کوڕێکی منداڵی خۆی لەگەڵ خۆیدا دەهێنا سەیری ڕەوشت و ئەخلاقی پێغەمبەری خوا کە صلی الله عليه وسلم ئەم پیاوە سەحابەیە دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مناڵێکی بەدەستەوەیە کوڕێکی بچووکی بەدەستەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرموو تۆ کەی پیاوی ئەگەر پیاوی مناڵ هەڵ ناگری مناڵ لەگەڵ تۆ خۆتان نایەنی نابێ مناڵ بێتە ناو مەجلیسەوە بۆ نابێ کاکە مەجلیسی تۆ لە مەجلیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مبارەکترە بۆ دیوەخانی تۆ لە دیوەخانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مبارەکترە ئینسان تێبگات توندڕە و نەبێ ئەو توندڕەوی پێڵێن توندڕەوی ئەم سەحابە دەهات منداڵێکی خۆی پێ بوو سەحابە هەبووە دانیشتووە لە خزمەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم مناڵی هاتۆ کچێکی هاتۆ کوڕێکی هاتۆ هەردووانی هاتوونە بۆ لای پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم نەیفەرمووە تۆ کەی پیاوی مناڵ دێ بۆلات و بەڕاستی لە هەندێک پیاوی بەتەمەنە ناوێری ماچی مناڵ لێ بکەی ئەچێتە گشتە مناڵ هەڵ نەگری مناڵ ماچ نەکەی برای بەڕێزم ئەمە دین نییە بەخوا ئەمە توندڕەویە بۆ مناڵ مرۆڤ نییە تۆ خۆت مناڵ نەبووی کاتی خۆی مناڵت نەبوو ئەتەوێ بەم بیتە پیاو وەڵا برا ئەگەر پیاوەتی نییە بەخوا چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابە ئەوان نەبوون خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم نوێژی کردووە حەسەن و حوسێن چونکە بان ملی وەڵای ئێوەمانە مناڵ بێتە با ملتان کوڕەزا و کچەزا سوێن بەخوا حەتا بێتان گرێ فڕێدەن برامەکەی ڕەوشتە با ڕەوشتمان جوان بێت بە پێی دینداری ڕەوشتمان جوان بێت مناڵ دوژمن نییە مناڵی خۆتە جەرگی جەرگەکەتە ئەم پیاوە هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مناڵێکی کوڕی خۆی پێیە لەگەڵی خۆی داهێناوێتی خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم خۆشتەوێ ئەم مناڵەت خۆشەوێ فەرمووی بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرموو ئەم مناڵە چێ پێت عیب ناکەی لە خۆت مناڵ دێنی بۆ ناو مەجلیس نا ئەو پرسیارە ناکە بەڵکو دەفەرمی مناڵەکەت خۆشەوێ فەرمووی بەڵێ فەرمووی خوای گەورە خۆشتی بوێ هەرەکو چۆن ئەو منداڵەت خۆشەوێ چەند ڕۆژێک ئەو پیاوە دیار نەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فڵان کەس بۆ دیار نییە بۆ ناو مەجلیسەکان نایبینم وتیان وەڵام مناڵەکەی مرد کوڕە بچووکەکەی مرد کە لەگەڵ خۆیان دەهێنا سبحان الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باوکی کوڕەکەی بینی فەرمووی پێت خۆشە بچتە بەر دەرگای هەر دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت لە ڕۆژی قیامەتە پێت خۆشە بڕۆیتە بەر هەر دەرگایەک بەردەم هەر دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت ئیلا تەماشا بکەی ئەو منداڵە چاوەڕێی تۆیەتی دەرگات بۆ کاتەوە لە ڕیوایەتێکدا فەرمووی پێت خۆشە ئەم دوو شتەکانیانە پێ خۆشە پێت خۆشە ئەم منداڵە تەمەنی درێژ وایە لەگەڵ تۆدا بژیایە یا ئەوەت پێ خۆشە لە ڕۆژی قیامەتە بڕۆیتە بەردەم هەر دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت ئیلا مناڵەکەت پێش تۆ بکەی و بڵێ باوە گیان فەرم وەرە ژوورەوە کامیانە پێ خۆشە مناڵەکەت بمایە هەتا تۆ دەمێنیت و دوایی بمردایە یاخود بڕۆیتە بەردەم هەر دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت مناڵەکەت چاوەڕێی تۆکە و لە پێش تۆوە ڕۆژتۆ و دەرگای بەهەشتت بۆ بکاتەوە کامیانە پێ خۆشە فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله ئەوەم پێ خۆشە کە مناڵەکەم مردووە بڕۆم بەردەم هەر دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت مناڵەکەم پێش من بڕوا و دەرگاکەم بۆ بکاتەوە ئەوەم پێ خۆشترە بەڵام ئەو پیاوە فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە تایبەتە بەس بە منەوە یا بۆ هەموو موسڵمانێکە مناڵەکەی ئاوا بمرێ فەرمووی بەل لکولکم ئەوە تایبەت نییە بە تۆوە هەر کەسێک مناڵی بمرێ سپاسی خوا بکات لەسەری ئەو دایک و باوکە بڕۆنە بەردەم هەر دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت دەبینن مناڵەکانیان دەرگاکانیان بۆ دەکەنەوە لە ڕووتارەکانی پێشوا باسمان کرد حەدیثێکمان باس کرد کە پێغەمبەری خوا فەرمیوە صلی الله عليه وسلم خوای گەورە بۆ مناڵانە دەفەرمێ بڕۆنە بەهەشتەوە
بەڵام کاتێ مناڵە بەپێی حەدیث بە مناڵی ناڕاتە باشتەوە. خۆشەویستی خوا فەرمیە صلی الله علیه وسلم ئەو کەسەی ئەو مناڵی کە لەبارە چێ دوای 4 مانگ ئەوەی کە بە مناڵی مردووە پێش بالغ بوون هەمووی تەمەنی 33 ساڵە گەورە ئەبن لێوانە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەمە بۆ هەموو مسلمانێکە کە فەرمی لە ڕیوایەتێکی تردا باسمان کرد. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم کاتێک خوای گەورە پیان دەفەرمێن بڕۆنە بەهەشتەوە دەڵێن ئێمە ناڕۆینە بەهەشتەوە ئیلا بێ دایک و باوکشمان لەگەڵمانە بێتە ژوورەوە. خوای گەورە دەفەرمێ دایک و باوکشتان لەگەڵ ئێوە بڕاتە بەهەشت بەهۆی فەزڵی خواوە مادەم ئێوە مناڵی ئەو بن و مردن و ئەو دایک و باوکە سپاسی خوایان کرد ئێوە خۆتان و دایک و باوکتان ڕۆنە بەهەشت. بۆیە مناڵت ناردووە بۆ قیامەتت خەمبار بن بە ئینشاڵڵا ڕۆژێک دێ لەبەر دەرگای بەهەشت دەیبینیت بە ئیزنی خوا ئەگەر 4 مانگی لەبار چوو بێت ئەگەر 4 ساڵ بووی و 4 مانگ بێ و هەر چەندێک بوو بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری مسلمدا دەفەرمێ کاتێک عەبد مرۆڤ لەناو گۆڕەکەیدا دانەدا کاتێک کە لەناو گۆڕدا دات ئەنێن و ئەتشارنەوە و خەڵکی دەڕوات و دوور دەکەوێت و لێت و بەرەو ماڵ دەکەونە ڕێ. دوو مەلایکە دێن سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ پێی دەڵێن پەروەردگارت کێیە دینت چی دینێک بووە و چی دەڵێ سەبارەت بە محەممەد صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئیماندار دەڵێ ئەشهد أنه عبد الله ورسوله. ئیماندار دەڵێ والله شایەتی دەم کە محەممەد پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. شایەتی ئەدەم بە زمانێکی فەسیح و پارا و خوای گەورە کەسانەمان بگێڕ یا ڕەبی بە زمانێکی فەسیح و پارا و تەنها ئەو سێ پرسیارە جواب دەرەوە بەس ئەوەندە ئینسان بتوانێت الله پەروەردگارمە ئیسلام دینمە محەممەد پێغەمبەرمە صلی الله علیه وسلم والله ئیتر خەم و خەفەت و ناخۆشی نابینیت هیچ نە لە قەبر نە لە ساحەی مەحشەر نە لە هیچ شوێنێک. یا ڕەبی خوایە زمانمان فەسیح و پاراکەی ئامین. دەفەرمێ شایەتی ئەدەم کە محەممەد پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم عەبدی خوا بوو. تەماشای دەکەن ئەو مەلایکانە پێی دەڵێن دوو مەلایکەکە سەلامی خوایان لەسەر بێ دەڵێن تەماشا بکە ئەو جێگایت بین و لە جەهەنەما چۆن وەکو ڤیدۆ دێتە بەرچاوت تەسویرێک ڤیدۆیەک پێی دەڵێن فڵان کەس ئەوە جێگای تۆ ئەبوو لە ئاگری جەهەنەمدا ئەگەر تۆ کەسێکی چاک نەبوویتایە بەڵام بەهۆی ئەوەی چاکبووی خوای گەورە ئەم جێگای بۆت گۆڕی بە ئەم جێگایە. چەندی هەواڵێکی خۆشە دوای چەند دقەیەک والله هێشتا خەڵک نەگەیشتۆتە ماڵ مزگەنی ئیماندار مزگەنی بەهەشتی پێدرێ مزگەنی پێدرێ فڵان کەس ئەم جێگایە لە دۆزەخا بینیوتە ئەم جێگایە شایستەی تۆ بوو ئەگەر ئیماندار نەبوویتایە بەڵام مادەم شوێنی پێغەمبەری خوا کەوتی صلی الله علیه وسلم شایەتمانی هێنا و ئیماندار بووی